لە تەوریەکەمدا باز لە ڕۆڵ و گرنگی ئافرەت دەکەین لە کارەکانی ڕۆژانەدا بەتابەت بۆ مەبەستێش میوانداری خاتوون نەجیبە شێخ لەتیف چالاکوان لە بواری مافەکانی ژناندا لە ستۆدیۆ لەگەڵماندا ئامادەیە. زۆر بەخێر خاتوون نەجیبە. زۆر سپاسدانەکەم. نەجیبەخان بەخێر بێت. خاتوون نەجیبە، ڕۆڵی ئافرەت چییە بەتابەت لە ڕۆژگاری ئەمڕۆدا و هەروەها لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باس لە ڕۆڵی ئافرەت کراوە و پێناسی بۆ کراوە؟ بەڵێ، بەناوی خۆی گەورە و میهرەبان، سوپاس بۆ ئێوە بۆ ئەو دەرفەتە. بێگومان ئەگەر باز لە ڕۆڵی ئافرەت بکەین ئەبێ پێش ئەوە باز لە ڕۆڵی مرۆڤ بکەین. یعنی کاتێک کە خۆی گەورە فەرمووی بە مەلایکەتەکان من ئەمەوێت جێنشینی خۆم دانێم لەسەر زەویە، کە فەرمێ لە ئاەتێکی قورئانە فەرمێ إذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة، فەرمی من ئەمەوێت جێنشینی خۆم دانێم لەسەر زەویە. پاشان کە جێنشینی دروست کرد، چی دروست کرد؟ ئافرەت و پیاوی دروست کرد. یعنی لە ئاەتەکە ئاماژە بە ڕۆڵی هیچ کامیان نەکراوە، بەس ئەفەرمێت جێنشین. درەم جێنشینە ژنیش و پیاوی ژەگرێتەوە. لەمەوە تێگەین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هیچ جیاوازیەک نییە لە نێوان ژن و پیاوە بۆ ڕۆڵبینین لە کۆمەڵگەیە. یعنی چۆن خی گەورە پیاوی ڕاست پاردەوە کە جێنشینی ئەو بێ لە سەر زەوی و وە کۆمەڵی ئەرک و واجباتی بۆ دیاری کردووە، بە هەمان شێوە ژنیش ئەو ڕۆڵی هەیە، ئەو ڕۆڵی پێدراوە. بۆیە ینی کاتێک کە مرۆڤ لە سەر زەوی ڕۆڵی گێڕێ، ژن بێ یا پیاو بێ بە هەمان شێوەیە. بەڵام ئێمە ئەگەر بین ڕۆڵی ژن زیاتر قسەی لەسەر بکەین، ڕۆڵی ژن لە دوو تەوەرایە، لە دوو شوێنەیە، لە ناو خێزانە و لە دەرەوەی خێزان. ڕۆڵی ژن لە ناو خێزانە بەڕاستی ڕۆڵێکە، ینی توانین بڵێن ژن دایکە، هاوسەرە، خوشکە و کچە، بەم شێوازە ڕۆڵە بینێ. جا ئەگەر باز لە ڕۆڵی هەر کامێکیان بکەین، ئەوە لە دەرەوەی خێزان ژن ژنە، مرۆڤە. یعنی لە دەرەوەی خێزان ئیتر جیاوازیەک نییە لە نێوان ژن و پیاوە. بە تایبەتی لەم ڕۆژگاری ئەمڕۆ ئەبینین ئەو کارانی کە پیاوانێکن بە هەمان شێوە ژنانی ئەتوانن بیکەن. لەوانەیە لە ڕابردووە مەسەلەن کۆمەڵێک ئەرک و کار هەبوو بێت لە دەرەوەی خێزان کە پێویستی بەهێز و باز و ئەوە هەبوو بێ، پیاوان توانی بێتیان بیکەن، ژنان نیانتوانێت. بەڵام ئێستا بەڕاستی ئەو جۆرە نەماوە بەهۆی ئەو هەموو تەکنۆلۆژی، ئەو هەموو هۆکاری کە بۆ ئاسانکاری ژیان هەیە. یعنی لە دەرەوە ژنان بە هەمان ڕۆڵ ئەتوان ڕۆڵ ببینن وەکو کە پیاوان ئەیبینن. تەنها لەوانەیە بوارێک کە بواری سەربازی ئەوە بێ کە بۆ ژن هەرچەنە ئێستا لە زۆر وڵاتە ئەوەش ژنیش ئەو ڕۆڵا بینێ، بەڵام لەوانەیە کەمێک بڵێن قورس بێ و ئاسان نەبێ بۆ ژنان. بەڵام ئیتر لە سەرجەم بوارەکانی ترە ژن وەکو پیا و ڕۆڵە بینێ، یعنی هیچ جیاوازیەک نییە. کەواتە ئەگەر باز لە ڕۆڵی ژن بکەین، نەبێ باز لە ڕۆڵی مرۆڤ بکەین لە کۆمەلگایە چییە لە دەرەوە بە شێوازێک ڕۆڵە بینێ. بەڵام ئەگەر بینە سەر باسی خێزان، لە ناو خێزانە بەڕاستی ئافرەت لە ناو خێزانە ڕۆڵی زۆر گەورە و کاریگەری هەیە. یەکەم ڕۆڵ کە ئافرەت ئەیبینێ دایکایەتیە. هەموو زانین کە دایک چ ڕۆڵێکی گرنگی هەیە، چ پێگەیەکی هەیە، هەم لە ئاینی پیرۆزی ئیسلامە و هەم لە ناو کۆمەڵگەی. ینی بە هەر شێوازێک باسی دایک بکەی، پێم وانێ هیچ بیر و بۆچوون و ئایدۆلۆژیا و هیچ فکرێک ڕۆڵی دایک بەکەم بگرێ و یاخۆت پشتگوێی بخە. یعنی بە هەموو شێوەیەک دایک گەورەیە و ڕۆڵی کاریگەری زۆریە لە پەروەردەکردنی مناڵە، لە بەڕێوەبردننی ماڵە. ینی کاتێک کە تۆ هەر کەسێک بدوێنە بڵێ ئەگەر مەسەلەن دایک لە ماڵان نەبێت، بۆ نمونە فترەیەک ماڵ بەجێ بێڵێ، یعنی بارودۆخی و ماڵەت چی بەسەردێ. یعنی هەر لەمەوە بیگرە، ینی کە لەوانێ بڵێم ئەمە شتێکی ئاسایش بێ ئەگەر کەسێک کوڕ بێ یا کەس بێ بەبێ دایک بتوانێت سەن ژیانی خۆی بەڕێکا. بەڵام ئایا لە ڕووی دەرونیەوە چی بەسەریە؟ یعنی ئەمەش لەوانەیە کەسێک هەستی پێ بکە کە خۆی لەو حاڵەتی بینی بێت دایکی نەمابێ لە ژیانەوە، یاخۆت بۆ فترەیەک دایکی لێ دوور کەوت بێتەوە. یعنی هەر بە نمونەیەکی بەسیط کە ئەبینین کاتێک باسی جابوونەوەی ژن و پیاوێگەکرێ، یعنی یەکسەر باز لە مناڵەکرێ، ئەگەر مناڵ هەبێ لە لای دایکە یا لە لای باوکە. یعنی ڕاستە ڕۆڵی باوکی زۆر زۆر گەورەیە و مناڵ بەبێ باوکیش بەڕاستی ینی خەلەل لە ژیانیا دروستە بێ، کێشەی بۆ دروستە بێ. بەڵام نەبوونی دایک کاریگەریکی ئەوەندە گەورەی هەیە هەتا ژیانی ئەو مرۆڤە مابێت
تأثیر و کاریگەری لەسەر ئەبێت و وەکو جۆرێک لە کەم و کورتی لە ژیانە پێوەی دیارە بۆیە بە هەموو شێوازەکانی تر ژن لە ناو خێزانە ئەتوانێت ڕۆڵ ببینێ. نەجیبە خان ئەو ڕۆڵی دایکایەتی کە جەنابەت زۆر ینی وەکوڵێ تیشش خستە سەر و ئاینی پیرۆزی ئیسلامیش بێگومان زۆر گرنگی پێداوە بەڵام نارەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەمە وەکو خاڵێکی لاواز یعنی ئەبینووە وەکو بڵێ باز لەوەکەن کە ڕۆڵی ئافرەت تەنها قەتیس کراوە لە دایکایەتی بەڵام با من پرسیارەکە ئاوا بکەم جەنابەت ماوەی خولێک لە پەرلەمانی کوردستان ئەندامی پەرلەمان بووی لەگەڵ کۆمەڵێک تەبیعەت و خەڵک ژیاویت سەردانی دەرەوەی وڵاتت کردووە کۆمەڵێک ئافرەت هاوڕێت بوونکانەی لەوانەی ئیلتیزاماتی ئاینی شەن وەک پێویست نەبوو بێت هەر بەڕاست دایکایەتی ئەوەندە گرنگە ئێمەی موسڵمان و ئیلتیزام بەدینەوە لێ تێگەیشتوون یا لە دەرەوەی ئێمەش لە کۆمەڵگەکانی دەرەوەی ئێمەش دایکایەتی شتێکە بە تایبەت ئافرەت ئاواتەخوازە بووی. کاک دانا ینی زۆر بە دڵنیاییەوە قساکەم کە هەر کەسێک کە لەسەر فیترەتێکی پاک بێەوە یا خۆ بڵێن ڕازگۆ بێ لەگەڵ ناخ و دەرۆنی خۆیان ڕۆڵی دایک بەکەم ناگرێ یعنی ئەزانێت کە دایک چ ڕۆڵێک کاریگەریەکی هەیە بەڵام بەداخەوە وەک جەنابەت ئاماژت پێکرد ئێستا کۆمەڵە فکر و بۆچوونی نامۆ دروست بووە ینی لە جیهانە دروست بووە بەداخەوە گوازراوەتەوە بۆ لای ئێمەش و لە هەرێمی ئێمەش هەوڵ ئەدرێکە ئەو فکرەیە کاری لەسەر بکرێەوە گەنجەکانمان بە تایبەتی لە سەری گۆش بکرێەوە لە سەری پەروەردە بکرێت کە ئەویش ئەوەیە کە ئەڵێن ینی دایک پێویست ناکە مەسەلەن ئەوەنە گرنگی یەکەمی و سەرەتای بۆ خێزانەکە بێ و یاخود بۆ دایکایەتی بۆ مناڵەکەی بێ چکڵێن لەوانەیە کەسی تریشە بێ مەسەلەن بتوانێت مناڵە گەورەکە یا پەروەردەیکە یا بە خێوی بکە بەڵکو ئافرەتیش ئەبێ بڕاتە دەرەوە مەسەلەن خۆی نەبەستێتەوە بە خێزانێکەوە و یاخود بۆ چوونێک هەیە کە ئەمە ئەتوانین بڵێن لە فکری جەندەری ئەو جەندەری کە ئێستا طبعاً بە کۆمەڵی مەراحیلە هاتۆ ئێستا گەیشتۆتە ئەوەی کە ینی جێندەری ڕادیکاڵی کە ئەوەنە بە قورسی دابەزیوەتە سەر بابەتەکە عنیاڵێ ئەسڵەن هەر عیبە بۆ ئافرەت مەسەلەن کەمیە بۆ ئافرەت کە مەسەلەن حەمل هەبێت و یا خود مناڵی ببێ بۆچی بۆ پیا ئەمەینە بۆ ژن ئەمەی هەبێت یعنی بەڕاستی ئەمە لادانە لە فیترەتی ئینسانیەت و مرۆڤ بوون چونکە ئەمە حەزێکە لە ناخی ئافرەتایە بەڕاستی هەر ئافرەتێ بدوێنی بە ئاواتی ئەوەیە کە ڕۆژێک ببێ بەدایک وە کەسێک پێی بڵێدایە یعنی ئەمە فیترەتێکە خۆی گەورە لە ئینسانە دروستی کردووە یعنی هیچ کەسێک ناتوانێت ئەمەی لێ بسەنێتەوە ئەگەر چۆن بڵێ بە جۆرێک نەبێت کە مەسەلەن ئەم ئافرەتە لە ڕێگا لا بدەن و یاخود کۆمەڵە شێواز مێشکی پشۆنەوە یاخود ئەم شتە لە مێشکیا دروست بکەن ئەویش فترەیەک بڕەکە بەڵام دوایی بتەوێنێتەوە هەر ئەمە کاڵە بێتەوە یاخود پەشیمانی لەو ئافرەتە دروستە بێ ئێستا لە طبعا ئەمە نەکەر ئافرەت هەر ئەوان ئەیانەوێ خێزان هەڵوەشێنەوە مەسەلەن خێزان بۆچی یعنی هەر تاکێک ئەوەندە پابند بێ بە خێزانەوە ئەمە دە لە ناو خێزانە مەسەلەن گوێ بە قسەی دایک و باوکی بدای گوێ بە مەسەلەن گوێڕایەڵیان بێەوە یا خۆت ببەستێتەوە بۆ نمونە بە کۆمەڵی ڕێنمایی ئاینیەوە یاخود کۆمەڵێ بابەتی کۆمەڵایەتیەوە کە پێ عیب بێ مەسەلەن هەنێ شت بکات لەبەر لایەنە کۆمەڵایەتەکە یعنی ئەوانیانە ئەم هەموو کۆت و هینانە بشکێنن و بڵێن داوای ئەوە بکەن کە هەر تاکێگە بێ ئازادی ڕەهای هەبێ کە ئازادی ڕەها بەڕاستی لە هیچ شوێنێکە نییە بۆ نمونە هەر کەسێک لە هەر شوێنەکە بێ کۆمەڵی قەید و یاسا هەیە یعنی کۆمەڵی کە ئەبێ ژیانی ڕێک خات و ئەمە بۆ ئەوەی سەر نەکێشێ بۆەوەی کە تۆ سنووری کەسێکی تر بشکێنی مەسەلەن ئازاری کەسێکی تر بدەی لەبەرەوەی کە داوای ئازادی خۆ دەکەی بەڵام بەداخەوە ئەوان ئەو سنوورانیان هیچی نەهێشتووە و بۆتە هۆی ئازار و ئەشکەنجە و ئەتوانم بڵم یعنی بۆ کۆمەڵێک کەس بە تایبەتی بۆ ئافرەت کە بەداخەوە ئافرەتیان هێناوەتە دەرەوە بەو ناوە هێناوێنێتە دەرەوە کە تۆ ئازادی پێویست ناکا بگەڕێتەوە بۆ
خێزانەکەت یعنی لە ئێستاوە گەنجەکان کە بەو شێوازە طبعاً گەنج یعنی کۆمەڵێ توانین بڵێن یعنی صفاتی ئەوەی تایە کە تازە پێئگا و حەزی لەو ئازادی و لەو دەرچوونە هەیە یعنی وای لێ ئەکەن کە ئیتر مەسەلەن ئەمە نەگەڕێتەوە بۆ خێزان بەڵام کاتێک ئەم گەنجە بە خۆی زانی سیرەکە سەری لێشەوە سیرەکە بە ڕێگایەکە ڕۆیشتووە کە تازە گەڕانەوەش هیچ سوودی نییە بۆی و تووشی کۆمەڵێ بەڵاو ناڕەحەتیەکەن بۆی ئێستا لە ڕۆژ ئاواژ لە ئەمریکا لەو شوێنانش کە ئەم بانگەشانیان کردووە ئێستا ئەتوانین بڵێن ڕوتی پێچەوانە دروست بووە کە داواکەن پابند بن بە خێزانەوە داواکەن کە خێزانەکان سەر لە نوێ دروست بکرێتەوە یعنی تاکەکان هەمویان پێکەوە کۆ ببنەوە چونکە ئەمە ئەتوانین بڵێن یعنی ئارامی و ئاسایشی کۆمەڵایەتی و دەرونیش دروستەکە بۆ تاکەکان کە باشتر ئەتوانن خزمەت بکەن نەک دوای تووشی سەر لە شێواوی و دەربەدەری و یعنی بە جۆرە بکە هیچ سوودێکی بۆ کۆمەلگاژ نەمێنێ نەک بۆ ئەو تاکە بۆ خۆی وەڵامە قسەیەکی هیلاری کلینتۆن کە هەمووانی ناسین وەزیری خارجی ئەمریکا ینی گەورەترین وڵاتی ئەم جیهانە ئەوش لە پێگی بەرزترینی ئەو وڵاتەیە این زۆر سەرنج ڕاکێشام ئەڵێ خۆزگە کات دەگەڕایەوە لەگەڵ مناڵەکانمە بچوومایەتەوە گوندێک لە گوندەکانی ئەمریکا و بمتوانیایە مناڵەکانم پەروەردەکەم ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەگەر هەر چۆرێک بیر بکەیتەوە هەر چۆنێک بڕۆی دوجار فیترەتە پاکەکەی جەنابەت باست کرد ئەو باتەوە بۆ پەروەردەکردنی مناڵ کە مهمترین شتە کە خێزانی لێ بەرەمێ خێزانیش کۆمەڵگەیەکی دروستی لێ بەرەمێ بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە خاتون نەجیبە وەکو ئەماشت پێدا کە لە ئێستا ئافرەتان وەکو پیاوان لە جەرەوەن و هەمیش لە ماڵەوەن ئافرەتان چۆن بتوانن ڕۆڵی کاریگەریان هەبێت لە دەرەوە هەم لە ماڵەوەش بەتایبەت لە چوارچێوەی ئایندا بەڵێ بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر ئێمە باسکین زیاتر کاڵین چوارچێوەی ئاین ئێمە هەموو مسلمانین وە پەیڕەو لە ئاینی ئیسلامەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕێگری لە ئافرەت نەکراوە هەر ڕۆڵێک کە توانا و تاقی ئەوە هەبێت بتوانێت بیبینێ یعنی بۆ ڕۆڵانە هەستێ بۆیە ئافرەت ئەگەر لە ماڵا بێ بەڕاستی ئەبێ پابند بێ بە خێزانەوە و بە پەروەردەی مناڵەوە چونکە ئەرکی سەرەکی ئافرەت بەڕاستی پەروەردەی مناڵەوە ماڵەکەیەتی یعنی ئەمڕۆ بە تایبەتی لەم ڕۆژگاریە مابینین بەڕاستی ئەوەندە ینی لە ڕێی تەکنۆلۆژیا و لە ڕۆی کرانەوەی کۆمەلگا و لە ڕووی ئەتوانین بڵێن ڕاگەیاندن و سۆشیال میدیا و یعنی وای لێ هاتووە کە ئەگەر ئەمڕۆ دایک هۆشیار نەبێ ناتوانێت پەروەردەیەکی دروستی مناڵەکەی بکە چونکە مناڵ بەڕاستی یعنی شتی زۆر لە بەردەستایە ئەمڕۆ یعنی ئەتوانین بڵێن پەروەردەکردن شێوە تەقلیدیەکەی جاران نییە کە مەسەلەن هەموو کەسێک بتوانێ بیکە ئەمڕۆ پەروەردەکردن قورسە چونکە ئەبینی وەکوتم مناڵ یعنی کۆمەڵێشتی لە بەردەستایە کە لەوە چیە مەسەلەن ئەم دایکە ئەگەر هۆشیاری نەبێ ئەگەر یعنی نایبەستمەوە بۆی کە بڵێم هەر ئەبێ خوێنەواری و یا شەهادە و ئەوەی هەبێ بەڵام دایک هەیە هیچ خوێنەواریشی نییە زۆر هۆشیارە زۆر ئاگادارە یعنی ئاگای لە مناڵەکانێتی لەبەرەوە لەم ڕۆیە دایک ئەبێ زۆر هۆشیار بێت بە شێوازی پەروەردەکردن و بزانێ ئەم مناڵە بە چه ئاراستەیەکە ئەڕوا بزانێ ئەو وەسائلانەی لە بەردەستیە بەڕێگریکردن و بە مەسەلەن قەدەغەکردن لێی بەڕاستی ناتوانی تۆوا بکەی ئەم مناڵە مەسەلەن دابڕێت لەو تەکنۆلۆژیا و لەو شتانی کە هاتووە چونکە ئەمە ئەم مناڵە ئەچێتە دەرەوە چێتە مەکتەب ئەچێتە ناو ڕەفیقەوە هەر ئەی بینێ و ئەبیستێ بەڵام دایکە بێ زۆر هۆشیار بێ لەوەی کە بزانێ ئەم مناڵەت چۆن بەکاری ئەهێنێ یعنی پەروەردەیەکی وا دروست کرابێ کە ئەم شتانە بە شێوازێک بەکاربێنێ سوودی لێ بینێ نەک خوا نەخواست بەلا ڕێیا ببە بۆیە ئەمانە هەمووی لە ئاینی پیرۆزی ئیسلامە داوا کراوە کە تۆ خاڵی یەکەم پەروەردەی مناڵەکەتە کاتی ئافرەت لەو ڕوانگەیە دەوری خۆی بینی بەڕاستی وەکوتمان پەروەردەکردن لە ناو خێزانەوە دەست پێکا بەڵام لە دەرەوەی خێزانیش ئەگەر ئەو هەموو شوێنی کە ئێستا هەیە و هەموو سنتەر و شوێنانە هەیە بۆ پەروەردەکردنی مناڵ ئەگەر دایک هۆشیار بێ ئەتوانێت مەسەلەن ئەمانە هاوکاری بێ مناڵەکەی بنێرێتە بۆ نمونە سنتەرێک ئێستا وەکوتمان سنتەری پەروەردەیی هەیە سنتەری قورئان خوێندن هەیە سنتەری ئەوە فێرکردنی مناڵ هەیە بە هەموو ئاداب و شتە باشەکان بۆیە دایک ئەبێ یعنی هەوڵ بدا کە ئەم هاوکاریانە بۆ خۆی یعنی سوودی لێ ببینێت و هاوکار بێت
و بە هەمان شێوە بۆ دەرەوەی خێزانیش وەکوتمان کە ئافرەت ڕێگلی لێ نەکراوە ئەتوانێت ڕۆڵی هەبێ و بەڵکو لەم ڕۆیە زۆر گرنگی شەکە لە دەری شۆ ڕۆڵ ببینێ بە تایبەتی ئەگەر ئافرەتان چۆن بڵێ شارەزایانە بێ لە ئاینی پیرۆزی ئیسلاما کە بتوانێت یعنی ڕۆڵی چاکسازی ببینێ ڕۆڵی ئیسلاح ببینێ لە کۆمەلگایە ڕۆڵی ئەوە ببینێ کە وەکوتمان ئەم گەنجانی کە هەمانە هەمووی چاوی لە دەستی گەورەکانەکە بە شێوازێک ئاراستیان بکەن کە لە سوودی خۆشیان و کۆمەلگەش بێ بۆ ئەتوانێت لە دەری شەوە ڕۆڵ ببینێ و یاخود هەر وەزیفەیەکایی بێ کە لەم ڕۆیە توانین بڵێن ژیان قورس بووە و لەوانێ بەکارکردنی پیاو بە تەنها نەچێ بەڕێوە زۆر جار زەرور بووە کە ئافرەتیش ئیش بکە یعنی ناچار بووە کە ئافرەت کار بکات و لە دەرەوەی خێزانیش مەسەلەن بۆ دابینکردنی بژێوی خێزانەکەی لە هەموو ئەمانەیە ئافرەت ئەتوانێت ڕۆڵی زۆر گەورە ببینێ و ڕۆڵی چاکسازی ببینەوە بێتە نمونەیەکی جوان بۆ دەوروبەرەکەشی و لە هەمان کاتە سوودی بۆ خۆشی بۆ خێزانەکەشی هەبێت. باشە ئەگەر ئافرەت ئەم ڕۆڵانەی کە باست کرد ئاگادار نەبێت و نەزانێت ئەم ڕۆڵانە بە جوانی بگێڕێت چ کاریگەریەکی هەیە ئایا تەنها زەرەر لە خۆی ئەگەێنێدان کاریگەری لەسەر چواردەوریشی ئەبێت؟ بە دڵنیاییەوە کاریگەری تەنها لەسەر خۆی دروست نابێت چونکە وەکوتمان ئەمڕۆ یعنی زۆر هۆکار هەیە بۆ ئەوی کە تاک بەلاڕیا ببرێ یعنی هەر یەکێک لە ئێمە ئەگەر بە ڕۆڵی خۆمان هەڵنەسین بەڕاستی بە تایبەتی ئەوانەیە وەکوتم کە هۆشیاریانەوە یاخود توانین ڕۆڵی پەروەردەشکار ڕۆڵی پەروەردە ئەبینن ڕۆڵی چاکسازی و بانخوازی ئەبینن یعنی ئافرەت هەیە مەسەلەن ئێستا ئەو وەکوتمان ئەو سەنتەر و شتانەی کە کراوەتەوە هەمووی مەسەلەن کۆمەڵێ دەورات و خول ئەکەنەوە بۆ گەنجەکان بۆ مناڵەکان ئەمانە هەمووی ئەتوانێت ڕۆڵ ببینێ ئەگەر ئەمانە نەبن بەڕاستی ڕۆڵی یعنی کاریگەریەکەی تەنها لەسەر ئەو تاکە دروست نابێت کە لەوانێ بەلاڕیا ببرێ بەڵکو کاریگەری لەسەر خێزان دروستە بێ لەسەر کۆمەلگا دروستە بێ کە بەداخەوە ئێستا ئێمە ئەبینین یعنی وردە ئەو شتانە خەریکە دروستە بێ لە ناو کۆمەلگەی ئێمە کە پێشتر نەبووە ئەمڕۆ ئەبینین یعنی لە ڕێی سۆشیال میدیا و کۆمەڵێک کەس خەریکە ئەبنە پێشەنگی گەنجەکانمان ئەمە مۆدێلە ئەمە نازانم لە ڕێی تیکتۆکەوە لە ڕووی سۆشیال میدیا ینی هەموو ئەو کەناڵانی ترکە هەیە بەداخەوە ینی خەریکە ئەمانە بنە پێشەنگ بۆ تا گەنجەکانی ئێمە ڕۆژانە خۆیان سەرقاڵەکەن بە سیرکردن و یاخود کاتەکانی خۆیان پێوە بەڕێەکەن کە لە کۆتاییە ئەبینین ئەم کەسانە بۆ خۆیان لە کۆمەلگەیە داڕوخاون بۆ خۆیان لانەیان نییە بۆ خۆیان سەر لێ شێواون ئەمانە ببنە پێشەنگی تاکەکانەوە ڕاستی ئەگەر لە غیابی کەسانی باشە ئەمانە دروست ببن و ئەمانە ڕۆڵ ببینن کاریگەری زۆر خراپی ئەبێ لەسەر کۆمەلگا و لەسەر گەنجەکانیش. نەجی بەخان بابەت هێگێ ینی من ئەنی داوای لێبور نەکەم کە لە خزمە جەنابتە ئەمە باسەکەم بەڵام بەکاڵاکردنی ئافرەتە یعنی ئێستا لە جیهانە ینی بەسیترین شت لە بەرگی سابوونێکەوە بگرە حتاوەکو بزنسێکی گەورە هەتا بەناو هونەرمەندێک کە گۆرانی و کلیپێکە کابێ ئافرەتێکی تیابێ ڕیکلام بۆ بابەتێکەکە بێ ئەبێ ئافرەت ئەم ڕیکلامە بکە یعنی بەکاڵاکردنی ئافرەت چ فەلسەفەیەکی لە پشتەوەی ئایا بەڕاست یەکەم ئافرەت بۆ خۆی قوبوڵەکە ئەمەی بەرامبەر بکرێت دووهەم ئەو فەلسەفەیە چیەکەوێ ئافرەت وەکو کاڵا بەکاربێنێت بە دڵنیایەوە کاکدانا بەداخەوە کە یعنی ئێستا بینین ڕەواج بەوە ئەدرێ مەسەلەن کە ئافرەت بەکار بهێنرێت ئەمە هەمووی ئەتوانین بڵێن یعنی سیستمی سەرمایەداری لە پشتەوە یعنی بەداخەوە ئەمڕۆ لە جیهانە هەموو شتێک بۆ بە مادە هەموو شتێک بۆ بە بازرگانی و بە تیجارەتکردن بە هەموو شتێکەوە و لەوانەش ئافرەت کە بەداخەوە لەوانەیە لە کۆنی شەهر هەبوو بێ ئەمە یعنی بە درێژای مێژوو ئەمە هەر هەبووە کە بازرگانی کراوە بە مرۆڤ بەگشتی و بە ئافرەتیش بە تایبەتی بەڵام لەبەرەوەی ئەوە ڕاگەیاندن مەسەلەن کراوە نەبوو ئەوە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە نەبوو لەوانەیە کەمتر مەسەلەن دەرکەوت بێت و هەستی پێکرابێەوە کەمتر کاریگەری دروست کردبێ لەسەر کۆمەلگەکان بە شێوەیەکی گشتی بەڵام لە ئەم ڕۆیە بەڕاستی هیچ شتێکی شاراوە نەماوە یعنی شتێک نەماوە کە ئێمە بڵین ئەمە لە ئێمە دوورە و کاریگەری لەوانێ لەسەر ئێمە دروست نەبێ ئێستا ئەمڕۆ ئەبینین ئەم بەکاڵاکردنی ئافرەتانە زۆر بە ئاشکرایی بینین لە هەموو شوێنەکە یعنی بەداخەوە ینی لە ناو ئافرەتی کوردیشا ئەمە دروست بووە ینی زۆر جێی داخەکە ئافرەتی کورد بە درێژایی مێژوو لە بەتایبەتی ئەگەر بەراوردێکی بە ئافرەتانی بڵین وڵاتانی دەور و بەرمان ناڵین بەراوردەکەین بە ئەوروپایا بە ئەمریکا هەر تەنانەت وڵاتانی دەور و بەرمان هەمیشە ئافرەتی کورد پاکترین و ئەتوانین بڵین گەورەترین ڕۆڵی هەبوو پاکترین ئافرەت بووە یعنی کۆمەلگەی کوردی پاکترین کۆمەلگە بووە لەو ڕۆوە بەڵام ئەمڕۆ بەداخەوە یعنی ئەوە وەکوتمان ئەو فکرە
هەمویانە هاتۆتە ناوە و یاخود بڵین هەوڵەکان بە جۆرێکە کە ئافرەتی کوردیش ڕابکێشرێتە ئەو مەدانەوە ئەبینین ئەمڕۆ ئافرەتی ئێمەش کەوتۆتە ناو ئەو داوە ئەو زەلکاوەوە بەکاڵا کراوە بەکار ئەهێنرێ بۆ بازرگانی کردن بۆ هەر شێوازێکی تر کە ئەمە بەڕاستی پێش هەموو کەسێک دەتوانین بڵین دەسەڵات لە پشت ینی هۆکارە نەک لە پشتێتی هۆکارە بۆ ئەمە لە بەروی ڕێگری ناکا لە بەرەوەی سنوورەکانمان هەمووی کراوەتەوە بە ڕووی هەموو جۆرە کللتور و هەموو جۆرە بیر و بۆچوونێکە یعنی ئەمە وای کردو کە ئافرەتیش ئەمڕۆ لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە تووشی ئەو کێشەیە ببێت کە ینی ئەمە ئەتوان بڵین فەلسفەکە تەنها لایەنە مادیەکە و بازرگانیکردنەکەیە ئەگەرنا هیچ ڕۆڵ هیچ سوودێکی بۆ ئافرەتیانە نابێتە قوربانی نسە بۆ نوێترین بابل لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان دیار بوو کچێکی ڕۆژەڵاتی بۆ ڕیکلام بۆ ساڵۆنێک خۆی وتی لە بڕی 300 لە بەرامبەر 300 دلار ڕیکلامێکی کردو بەڵام بەجلێکی نشیاوە کاتێک دەرەکەوێت ئەڵێ ئێستا یەکەم پەشێمانم ئەڵێ هەموو کەسوکارم وەکو بڵی قەتعی عیلاقیان کردو تەلەفۆنم لەگەڵ ناکەن قسەم لەگەڵ ناکەن ینی بە جۆرە لە جۆرەکان گریان و پەشێمانی لە ناخیا هەبوو ئەمە لەوێدایە خودی ئافرەتەکەش نابێتە قوربانی بە دڵنیاییەوە بە تەئکید ئافرەت لە پێش هەموو چینەکانی ترۆ لە پێش هەموو کەسێک و ئافرەتەکە قوربانیە چونکە یعنی بەڕاستی بۆ بازرگانیکردن یعنی بە تایبەتی کە ئەو خۆی دانی بەوانێک کە بۆ بازرگانی و مەسەلەن بۆ بەرامبەر بە پارێەوەی کردو هەیە ینی چۆن بڵی لاوەعی ئەماکە نازانێ بازرگانی پێوەکرێت لە پشتەوە مەسەلەن ئەم هەست بەوە ناکە ئەم وا ئەزانێ خزمەتێکە بەمەیکە و یاخود بە چۆن بڵین بە ڕۆڵبینینێکی باشی ئەبینێت کە ئەمە ئەکا بەڵام سیرەکی لە پشتەوە ئەمە بازرگانی پێوەکرێت کە بە خۆی نەزانیوە ئەو نمونەی جەنابەت باس کرد و هەر کەسێکی تریش کە لەم ڕۆژگارە ئەبینین بەو شێوازە ئەوێت دەرکەوێت لە ناو کۆمەلگایە و یا خود ڕۆڵ ببینێ بەڕاستی قوربانی یەکەم خۆیەتی و خۆی لەوانەیە هەنێکیان لە کاتێکی زووە پەشیمان ببنەوە و بزانن کە بە هەڵەیات چوون بەڵام هەنێکیان هەستی پێنەکەن کە کاتێک پەشیمانە بنەوە کە هیچ سوودێکی بۆیان نابێ و هیچ ڕۆڵێکی نابێ ئێمە ئافرەتمان بینیوە یعنی خۆی دانی بەوەیان ناوە کە خۆزگە ئەمەی نەکردایە خۆزگە ئێستا لە ناو خێزانێکە بۆیە کار لەو ئافرەتە کوردانی خۆمان ئەمەی مۆدێل و یاخود گۆرانی بێژ و ئەمانە یعنی خۆی دان بەوانێڵێ خۆزگە لە کاتی خۆیان مەسن هاوسەرگیریم بکردایە خۆزگە ئەمەم نەکردایە خۆزگە دایک بوومایە یعنی ئەمە دانی پیانە بەس هەیە مثلا بە شێوازێک هینکراوە ناتوانێت دانیشی پیا بنێ چونکە ئەگەر پەشیمانی دەرببڕێ لەوە چێ لە ڕوویەکی ترەوە زەرەری لێ بکە ئەمانەوە کوتم هەمووی کەوتۆتە زیاتریش کەوتۆتە سەر پەروەردەی خێزانەکە بەڕاستی وکوتمە بێت دایک طبعا باوکی ژیانی بەڵام ئێمە ئێستا کە باز لە ڕۆڵی دایک و لە ڕۆڵی ئافرەتەکەین ئەبێ خێزان زۆر هوشیار بێ لەو ڕۆوە ئەبێ بە جۆرێک ئەم ئافرەتە پەروەردە بکە کاتی ئەچێتە ناو کۆمەلگاوە بەرگەی ئەو هەموو ئەو شەپۆلە بگرێت کە ئەمڕۆ ڕوبەڕووی بۆتەوە چونکە بەڕاستی ئینسانیش یعنی توانا و تاقی تا حدێکە یعنی مەسەلەن گەنجێکە ئەمڕۆ ئەبینین بە تایبەتی لەبەر شێواوی بارودۆخ و ناسەخامگیری بارودۆخی سیاسیە ئابووری هەرچیەک هەیە یعنی مە هەمووی کاریگەری لەسەر تاکەکان هەیە جا ئەگەر لە ماڵی شەو پەروەردەیەکی وانەکرێ بەرگەی ئەو لێشاوە ناگرێ بەڕاستی بەرگەی ئەو لافاوە لە خراپەکاری و لە فەساد و لەوە کە هاتوۆتە ناو کۆمەلگەکەمان و بەرگەی ناگرێ بۆیە خێزان زۆر ئەساسە زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەم تاکە ئامادە بکە ئەنجا بینێرێتە ناو کۆمەڵگە شۆک و کۆتا پرسیار لەم جەنجاڵی کە ئێستا هەیە لە کۆمەلگادا لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ئافرەت چۆن بتوانێت ڕۆڵێکی باش و کاریگەری هەبێت چ لە خێزاندا چ لە دەرەوەدا ئەو هەنگاوانە چی کە پێویستە پێڕێ بکات بەڵێ بە دڵنیایەوە ئافرەت پێش هەموو شتێوتمان هۆشیار بێ ئاگاداری دەوروبەری بێ بزانێت چی ئەگوزارێ بزانێ ئەم زەمەنە ئەم فترەی کە ئەم ڕۆڵی دایکایەتی تیابینەوە یا خۆت ڕۆڵی فەرمانبەرێکی تیابینێ ڕۆڵی مەسەلەن هاوسەری تیابینێ بزانێ ئەم ڕۆڵی ئەم لەم کاتەیە چی لێ ئەخوازێ داوای چی لێ ئەکات ئاگادار بێ بە بارودۆخ و هەوڵ بدا ینی ئەو قوربانیدانی کە باسمان کرد بەڕاستی ئەمە نەگنەنگینیە بۆ ئافرەت دەگەر قوربانی بدا لە پێناوی خێزانەکەیە لە پێناوی مناڵەکەیە بۆ نمونە مناڵی هەیە واز لە کاری دەرەوە بێنێ لەبەر خاتری مناڵەکەی بۆ ئەوی پەروەردەیەکی جوانی بکە لەبەر خاتری خێزانەکەی لەبەر هەر هۆکارێکی تر بێ یعنی ئەم قوربانیدانە بەڕاستی پێویستی بە زیادبوونە بە گەورەکردنە بەوەی کە ئیحتیمامی زیاتری پێ بدرێ و ئەمە دەستخۆشی بێت بۆ ئافرەت نەکەمی بێ و ئەمە وای لێ بکەین کە کۆمەلگا هەموو هاوکار بێ بۆ ئافرەتان
ڕۆڵی خۆیان ببینن وەکو ئەوەی کە ئەکرێ و کە پێویستە بەڕاستی کۆمەلگا چاکسازی تێ ئەکرێ هەروەکو شاعرە عەرەبەکاڵێ الأم مدرسة إذا أعددت شعبا طيب الأعراق ئەگەر ئافرەت دایک يعني ئامادە بکرێ هاوکاری بکرێ لەلایەن خێزانەکە و لەلایەن کۆمەلگاوە ڕۆڵەکەی لە بەرچاو زۆر گەورە بکرێ بەڕاستی کۆمەلگایەک دروستە بێ کۆمەلگایەک لە خراپە دوورەکەوێتەوە کۆمەلگایەک پەروەردە ئەبێ بۆی ئومێد دەکەین کە ئافرەتان ئەم ڕۆڵی خۆیان بەکەم نەگرن و هەوڵ بدەن ئینشاءڵڵا ڕۆڵی کاریگەریانە بێ هەم لەسەر تاکەکانی خێزانەکەی خۆیان و هەم لەسەر لەناو کۆمەلگەشە. زۆر بەڕێز نەجیبە شێخ لەتیف چالاکوان لە بواری مافەکانی ئەفران سوپاس بووی کە لە ستودیۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش.